دووهەم لەو شتانەی کە قورئان هەواڵی پێداوە وەکو لایەنێکی ئیعجازی قورئانی پیرۆز لە بواری مێژووی و غەیبیدا بریتیە لەوەی کە دوژمنانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوا بڕاو بوون و هەروەها بێناونیشان بوون. ئەمەش لە چیەوە هاتووە؟ لەوەی کاتی خۆی بێباوەڕەکان بە پێغەمبەریان دەگوت صلی الله عليه وسلم لێگەڕێن محەممەد بەخوا دوا بڕاوە چونکە کوڕی نییە. ئەمە بیرکردنەوەی ئینسانێکی بێباوەڕە کە پێی وایە ناوبانگ و چاکە و گەورەیی بریتیە لە هەبوونی ماڵ و منداڵ و بریتیە لە هەبوونی سەرۆت و سامان، بەڵام نازانێ ئەو کەسە بە تێدا چوونی خۆی ناو و نیشانی نامێنێ و سەرۆت و سامانەکەشی دەبێتە میرات و هیچی نامێنێتەوە. بەڵام خی پەروەردگار دەفەرموێت ئین شانئەکە هو الأبتر لەو کاتێک کە بە پێغەمبەریان گوت صلی الله عليه وسلم محەممەد دوا بڕاوە، خی پەروەردگار وەڵامی ئەوانەی دایەوە نەخەیر ئین شانئەکە هو الأبتر، بەڕاستی دوژمنانی تۆ دوا بڕاون ئەی محەممەد صلی الله عليه وسلم. ئەنجا خی پەروەردگار فەرمووی وەڕەفەعنا لەکە ذیکڕەک، بەڕاستی ئێمە ناوبانگی تۆمان بەرز کردەوە. جا کەسێک خی گەورە ناوبانگی بەرز کاتەوە بێگومان بە هیچ کەسێک دوا بڕاو نابێت و بە هیچ کەسێک ناوبانگی لە ڕاستیدا نایەتە خوارەوە، چونکە ئەو کەسەی کە خی پەروەردگار ناوبانگی بەرز کاتەوە بێگومان هەر بە بەرزی دەمێنێتەوە. ئەنجا لایانی ئیعجازی ئەمە لە چیدایە؟ لەمەدایە کە قورئان فەرمووی بەڕاستی ئەی محەممەد صلی الله عليه وسلم دوژمنانی تۆ دوا بڕاون و دوا بڕاو دەبن و هەروەها ئێمە ناوبانگی تۆمان بەرز کردوتەوە. ئەگەر ئینسان تەماشای واقعی خۆمان کەین ئێستا، پێغەمبەر صلی الله عليه وسلم تەماشای ناوبانگی ئەو پێغەمبەرە بکەین لە لای خی پەروەردگار ناوبانگی هەر بەرزە و دیسانەوە لە ناو هەموو موسڵماناندا ناوبانگی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرز بووە، بەوە کە ئێمە هەموو ڕۆژێک لە نوێژەکانماندا سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە دەدەین، بەوە کە ئینسانێک کە مسلمان دەبێت لە دوای لا ئیلاهە ئیلا الله دەبێت شایەتومانیش بەو پێغەمبەرە بێنێ صلی الله عليه وسلم. ئایا چ ناوبانگ بەرزیەک لەمە گەورەتر هەیە کە ڕۆژانە ئێمە سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە بدەین صلی الله عليه وسلم؟ لەسەرمان پێویستە کە شایەتومان بەو پێغەمبەرە بێنین. دەی لە واقعدا دەبینین پێغەمبەر ناوبانگی بەرز بۆ وەکو قورئان فەرمووی و هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم لە لای خی پەروەردگار بەرز بووە، لەسەر زەویش ناوبانگی هەر بەرزە تا ڕۆژی قیامەت. بەڵام ئەوانەی کە دژایەتی پێغەمبەریان کرد ناویان چۆ زبڵدانی مێژووەوە، ئێستا ئێمە بۆ دەرس و پند و عیبرەت باسییان دەکەین، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم ناوبانگی بەرز بوویەوە و تا ڕۆژی قیامەتیش دەی ناوبانگی ئەو پێغەمبەرە هەر بەرز دەبێت. بۆیە لە ڕاستیدا ئەمە پێمان دەڵێ ئینسانێک کە بیەوێ ناوبانگی بەرز بێت، پلە و مەکانەتی بەرز بێت، سەرفراز بێ، بەڕاستی دەبێت ڕوو لە خی پەروەردگار بکات، چونکە هەر کەسێک خی گەورە بەرزی کاتەوە هەر بە بەرزی دەمێنیتەوە، هەر کەسێکیش خی گەورە بەرزی نەکاتەوە بێگومان ئەو کەسە بە هیچ شتێکی دیکە بەرز نابێتەوە. ئەگەر لە دنیاشدا بەرز بێتەوە بە ماڵ و سامان و بە چەند شتێک لە سەردەمێکدا باوێکی هەبێ و ناوبانگێکی هەبێ، بەڵام دواتر کۆتایی پێدێت. بەڵام ئەوەی کە خی گەورە ناوبانگی بەرز کاتەوە لە لای خی گەورەش هەر بەرزە، لە دڵی خەڵکی موسڵمانیشدا ناوبانگی هەر بەرزی دەمێنیتەوە. بۆیە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمووی ئێمە قەومێک بووین زەلیل بووین، خی پەروەردگار بەهۆی ئەو دینەوە عیزەتمەند و سەربەرزی کردین. ئەگەر بمانەوێ بە غەیری ئەم دینە عیزەت پەیداکەین، ئەگەر بمانەوێت سەربەرز بین بە غەیری ئەم دینە، بە غەیری ڕێگای ئەم دینە، بێگومان سەربەرز نابین و خی پەروەردگار زەلیلمان دەکات لە جیاتی سەربەرزی. ئەنجا ئەمە دەرس و پندێکی زۆر گەورەیە کە ئینسانی موسڵمان ئەگەر بیەوێ هەر ناوبانگ و سەربەرزیەک و سەرفرازیەک وەدەست بێنێ، بێگومان دەبێت ڕوو بکاتە قورئانی پیرۆز و ڕوو بکاتە خی پەروەردگاری خۆی، ئەنجا لە لای خی گەورە و لەسەر زەویش ناوبانگی بەرز دەبێ و ئینسانێکی سەرفراز و ئینسانێکی عاقبەت خێر دەبێت.